گەلەکانی کوردستان لە چ بەرگێکدا ببن ئەگەر شۆڕشێک هەبوو بێت ئەگەر بەرخودانێک لە هەر شوێنێکی کوردستاندا هەبوو بێت ئەوە داگیرکەران گەلاکۆیان کردووە. ئەوڕۆ 9 ئۆکتۆبەرە 21 ساڵ لەمەوبەر لە کاتێکدا کە شۆڕشی ئازادیخوازی گەلی کوردستان بەرابەرایەتی پەکەکە لەو پەڕی بەرخودان و لەو پەڕی بەهێزیدا بوو هەموو دنیا کەوتە خۆ بۆ ئەوەی ئەو بەرخودانە شکەست پێبێن. بەڕێزان، لەو ڕۆژەدا کە 9 ئۆکتۆبەرە بەڵام پیلانگێڕی کۆتایی نەهاتووە. ئەو پیلانگێڕیانەی کە هەن هەموویان لە چواردەوری پیلانگێڕی پاڵدەی شوبات دەخولێنەوە. زۆر بەداخەوە دەوڵەتانی زلهێز کە قەت پشتیوانی گەلی کورد نەبوون، پیاوێکی بازرگانی وەکو ترامپ کە کراوەتە سەرۆکۆماری ئەمریکا کە ئێمە شتمان نەکرد بۆ دنیا، هەزاران شەهیدی سورخەڵاتی گەلی کورد لە باش